بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لە کاتژمێر 4 تەواو لە یاریگای پەیام لەگەڵ محەممەد ئیبراهیم لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. باسی مۆندیالی و بابەتەکان هەمووی بە کۆتا هات دەگەڕێنەوە سەر باسییانەکان. ئەوەی کە باسە لە وەرزی ئەمساڵ و لە هاوینی ئەمساڵە هەمووتان ئاگادارن ڕیاڵ مەدریدە. ئەوەی کە باسە گەڕانەوەی مۆرینۆیە بۆ یانەیەکی گەورە پاش بەڕێکردنی چەند ساڵێک دابڕان لە ڕکابەریە گەورەکان نەبوون نەمانەوەی ناوی و هەروە سڕینەوەی ناوی کۆمەڵە دۆخی زۆر گەورە. بۆیە ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ بە تەواوی وردەکاری باس لە ڕیاڵ مەدرید دەکەین و باس لە کاروانی یەکەمی مۆرینۆ دەکەین و باس لە کاروانی دووەمی مۆرینۆ دەکەین. لە هەمووی گرنگتر دیاری دەکەین ئاڵنگارەکانی بەردەم مۆرینۆ چین و دیاری دەکەین ئامانجەکانی مۆرینۆ چییە و مۆرینۆ چ کاتێک لە وەرزی کاری یەکەمی کارکردنیان لە ڕیاڵ مەدرید بە سەرکەوتوو دادەنرێ و چ کاتێک لە ئەرکەکەیە بە شکست خواردوو دادەنرێ. پرسیارگەلێکی گرنگیش زۆر لێرەدا هەیە. ئایا مۆرینۆ هەمان چارەنووسی ڕاهێنەرەکانی دیکەی دەبێت دەگەر وەرزێک دەست بەتاڵ بێ دەست لە کاری کێشێتەوە یاخود ئەم گرێبەستەی کە ڕیاڵ مەدرید قوربانیی زۆری بۆ داوە چونکە ساڵی 2010 ڕیاڵ مەدرید قوربانی بۆ مۆرینۆدا لەبەرەوەی کە پاڵەوانی چامپیۆنزی بووە نایرە. بەڵام ئەمساڵ جیاوازە. ئەمساڵ مۆرینۆ لە بەنفیکاوە هاتۆتەوە ڕیاڵ مەدرید واتە مۆرینۆش خۆی زەروریەتیە بەم کارەوە. بەڵام هەر سەرباقی ئەمە ڕیاڵ مەدرید دووبارە قوربانی داوە بۆ مۆرینۆ. بۆیە بەرنامەی ئەمڕۆم بەرنامەیەکی تایبەت دەبێت و هیوادارم تاکۆتایی پێکەوە بمێنینەوەنێ و دڵنیابن لەوەی زۆر باسی گرنگ و جیاواز دەدوێنین. یاریگای پەیام تەواوی تەفاسیلی ڕیاڵ مەدرید و مۆرینۆتان لە ئەمڕۆدا پێڵێ. ئەویش چیە بابەتەکانمان؟ وردەکاری گەڕانەوەی مۆرینۆ بۆ ڕیاڵ مەدرید پاش 13 ساڵ، نازنا و ئەنجامەکانی مۆرینۆ لە وێزگەی یەکەمی کارکردنی لەگەڵ ڕیاڵ مەدرید، پرۆژەی نوێی ڕیاڵ مەدرید لەگەڵ مۆرینۆ، ئاڵنگارەکانی بەردەم مۆرینۆ لە ڕیاڵ مەدریددا و هەروەها بابەتێکی سەرنجڕاکێشیشم هەیە، یاریزانێکی دیاری تێنسی سەرزەوی پاش وازێنانی یاریتێنی سەرزەوی ڕووی لە یاری تۆپی پێ کردووە کە ئەو یاریزانەش یەکێک لەو ناوەنی دەستەبەری کردووە پاڵەوانەتی ئەمریکای کراوە بووە. تەڵان بابەتەکانم دەست پێ دەکەم وەکو پێم وتن بابەتی ئەمڕۆم تایبەتە بێ بە ڕیاڵ مەدرید و تایبەتە بێ بە مۆرینۆ و ڕوونکردنەوەیکی تاوی لەسەر دەدێت. تەوەری یەکەم گەڕانەوەی مۆرینۆ پاش 13 ساڵ بۆ ڕیاڵ مەدرید کە ئەمە چییە؟ وردەکاری گرێبەستی نوێی مۆرینۆ لەگەڵ ڕیاڵ مەدرید کە ئەمە گرێبەستە نوێەکەی ڕیاڵ مەدرید لەگەڵ مۆرینۆدا بەم جۆرەیە. گرێبەستێکی زۆر گەورەیە بەڵام دەلالەتە لە زەڕوریەتی ڕیاڵ مەدرید چونکە بەپی ئەنجامەکانی وەرزی ئەمساڵی مۆرینۆ و وێستەی مۆرینۆ ڕیاڵ مەدرید نابووە ئەم قوربانی بایە بەڵام ئەم قوربانی داوە تاوی مۆرینۆی کردوتە ڕانە. چی بووە؟ دوای 13 ساڵ لە دوای ساڵی 2013ەوە کە مۆرینۆ پاش 3 ساڵ کارکردنی لە ڕیاڵ مەدرید پاژەوە ئەو ساڵە هیچ نازناوێکی نەبردەوانێ دەوازێنانی یاریی ڕانەراتی ڕیاڵ مەدرید ڕاگەیاند. بۆ زانیاریشتان تاکە ڕاهێنەرێک لە ماوەی ڕابردوودا بە کارلۆ ئەنشلۆتی شەوانێ تاکە ڕایەنەرێک کە خۆی وازی لە ئەرکەکەی یە نابێ و بڕیاری دابێت یانەکە داوای لێ نەکرد بێ ئەم جۆزێ مۆرینۆیە چونکە فلۆرنتینۆ پێرێز لە یەکێک لە لێدوانەکانی باسیەوەکە ئەڵێ 2013 پێم وتومە تۆ تیپەکەت گاندۆتە لوتکە تیپەکە دەموو شتێکی بۆ حازر بۆ تیپەکە دەموو شتێکی لە بەردەمدایە بەردەوام بە ساڵێکی دیکەش بۆی کە بەرهەمەکەی بچینتانە لە بەز مۆرینۆ ڕەتی کردوێتەوە چونکە ئەو ساڵە کە نازناوی نەبردێتەوە ڕەتی کردوێتەوە خۆی جێشتنی ڕیاڵ مەدریدی کردو بۆ بینیشتان دوایەوە ڕیاڵ مەدرید چۆن کەیشتە سەر سەکۆی بردنەوەی نازناوەکان. پاش 13 ساڵ گەڕانەوە بۆ ڕیاڵ مەدرید گرێبەستەکەی بۆ ماوەی 3 وەرزە تاکو هاوینی 2029 ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا گرێبەستەکەی بەردەوامیە بۆ تەنها کارلۆ ئەنشلۆتی تاکاتی خۆی بەردەوام بووە. ئەویش چی بووە؟ ئەویش لە 2 ساڵی تازەکردنەوەی گرێبەستەکە چونکە ئەنشلۆتی 2 وەرز بوو دوای بۆ وەرزی سێم تازەی کردەوانێ دوای بۆ 2 ساڵی تر تازەی کردەوە ساڵی کۆتایی تاو نەکردواتە 4 ساڵ لە ڕیاڵ مەدریددا مایەوانێ هەموو ڕانەرەکانی دیکە نەیانتوانی ماوەی گرێبەستەکان تاو کرد. مۆرینۆ گرێبەستەکەی بۆ 3 وەرزە تاکو هاوینی 2029 بەدەر لەمە هەر وەستانێکی تر ڕووباسەری کە ئەگەر نوێکردنەوەی گرێبەست ڕووینە تا 2029 مۆرینۆ لە
پۆستەکەی مایوانێ و دوای 21 جابوونەوە لە مۆرینۆ لە ڕیاڵمەدیە پێی ناوتیە دەرکردن بەڵکو پێوتێ کۆتاییاتنی گرێبەست و چیان گرێبەستیان نوێ نەکردوەوە بەڵام بەدەر لەم تەوقیتە ئەگەر دەربکرێ مۆرینۆ بێ بە دوورخستنەوە بوونی کێشەوە شتانەیتە دوایە بزانین چی ڕوە. بابەتەکە لێرە چییە؟ کارلۆ ئەنشلۆتی پێشتر بە 6 ملیۆن یۆرۆ موچەی ساڵانە ڕانەرایەتی ڕیاڵمەدیدی وەرگیر کە لە کاتێک ئەڤەرتۆن 12 ملیۆنی وەردەگرت بەڵام مۆرینۆ هاتووە بە 12 ملیۆن یۆرۆی موچەی ساڵانە هاتووە گرێبەستی ڕیاڵمەدیدی وەرگرتووە و هەروەها لە بەرامبەرەوەی کە مۆرینۆ گرێبەستی ساڵێکی لەگەڵ بەنفیکا هەڵوەشانێتەوە ڕیاڵمەدید 15 ملیۆن یۆرۆشی بە بەنفیکا داوە واتە گرێبەستی مۆرینۆ ڕاستەوخۆ 15 ملیۆن یۆرۆ دراوە بەیانی بەنفیکا بێ لە بریکارەکەی خۆرخێ مێندێس و جگە لەوە خۆی موچەی ساڵانەی 12 ملیۆنی ژۆر دەگرێت. گەورەترین هۆکار بۆی کە ڕیاڵمەدید ئەم کارانەی کردو بۆی کە مۆرینۆ بکاتە ڕایەنەر چی بووە؟ ڕیاڵمەدید 2 ساڵە بێنازناوە 2 ساڵە ڕیاڵمەدید بێنازناوە ئەمەش مای قبولکردن نییە لە لای هاندەرانی ڕیاڵمەدید بۆیە وردەکاری گرێبەستی ڕیاڵمەدید لەگەڵ مۆرینۆدا ئابەم جۆرێ ئەمە سەرەتا و بابەتی وردەکاری گرێبەستەکەی مۆرینۆ لەگەڵ ڕیاڵمەدید باش ئێمە کاروانێکی کارکردنی مۆرینۆمان هەیە مۆرینۆمان هەیە پێشتر لەگەڵ ڕیاڵمەدیدا کاری کردو و بەجێ هێشتووە با بزانین لە ماوەی ئەو کارکردنیە چونکە مۆرینۆ لە ماوەی ئەو کارکردنیە بزانین چی کردووە و ڕیاڵمەدیدیش چی کردووە لە غیابی مۆرینۆ چونکە من قسەیکی پیرێزم پێوتن فلۆرەنتینۆ پێرێز ئەڵێکی فلۆرەنتینۆ پێرێز ئەڵێ مۆرینۆ ئەو ڕایەنەرە بۆ کاوینی 2013 وتی ئەڕۆم داوام لێ کرد بەردەوام بێت چونکەم تیپە لەسەر ڕێگەیەکی ڕاست بوو دەمزانی نازناوەکان دەباتەوە بەس مۆرینۆ بەگوێ نەکردم دابزای ئەم بەگوێ نەکردنە مۆرینۆ کە ڕۆشتووە چی کردووە و ڕیاڵمەدیدیش چی کردووە بۆمان دەردەکەوێت قسەکەی پێرەز ڕاستە دەچمە لای گرافیک مۆرینۆ دوایەوەی ساڵی 2013 ڕیاڵمەدریدی بەجێهێشت ڕیاڵمەدریدی بەجێهێشت 6 یانەی کرد کێ بوونیانەکە چێلسی مانچستەر یونایتد تۆتنهام هەر سێیانەکە لە پریمەر لیگ لە ئینگلتەرا ئەم سێیانەی کردو لە پریمەر لیگ لە ئیتالیا ڕانەراتی ڕۆمای وەرگرت لە تورکیا ڕانەراتی فەنەرباخچەی وەرگرت و لە پرتوگالیش بۆ ماوەی 1 ساڵ ڕانەراتی بەنفیکا کرد واتە مۆرینۆ لە دوای ڕۆشتنی لە ڕیاڵمەدیدەوە ڕانەراتی 6 یانەی گرتووە تاستەوە لەم 6 یانەیە چی کرد 6 نازناوی بردەوانێ کۆنفرانس لیگی لەگەڵ یانەی ڕۆما بردەوە یۆروپا لیگی لەگەڵ یانەی مانچستەر یونایتد بردەوە لەگەڵ ڕۆماش نزیک بوو بیاتۆ بەڵام دەستەبەری نەکرد یەک نازناوی ناوخۆیی لەگەڵ چێلسیا بردەوانێ لەگەڵ 3 نازناوی جامی بردێتەوە واتە بە درێژایی کارکردنی لە ڕانەرایەتیە لە دوای ڕۆشتنی ڕیاڵمەدید مۆرینۆ تەنها 6 نازناوی بردێتەوە ئەمە پێمانەڵێ ئەم ئەرقام و داتایە پێمانەڵێ مۆرینۆ دوای ڕۆشتنی لە ڕیاڵمەدید گەورەترین زیانی بە مێژووی کاروانی ڕانەرایەتی خۆی گیانوە کە بە گوێی پیرێزی نەکردووە لە پۆستەکەیە بەردەوام بێت ئەی ڕیاڵمەدرید چی کردووە بابزین ئەو تیپەی کە مۆرینۆ بناغەکەی داڕشت و دروستی کرد کە پێشتر پلیگرینی ڕانەر بوو بەڵام دواتر مۆرینۆ هاتە سەری 3 ساڵکاری لەسەر کرد و دواتر کارلۆ ئەنشلۆتیان ڕیاڵمەدید لە دوای مۆرینۆوانێ حوت ڕایەنەری گۆڕیوە بەڵتەمان ئەم ڕەحەوڕانەرش دوانیان دوو کاروانی تایە ئەنشلۆتی و زیدانیش دوو جار دوای مۆرینۆ لە ماوەی ئەم 13 ساڵەیە بوونەتە ڕایەنەر تاوان 5 ساڵیان ئەنچلۆتی ڕایەنەر بووە نزیک بە 2 ساڵ و نیم 4 ساڵ و نیویش زیدان ڕایەنەر بووە بێنیتیس 6 مانگ بووە لۆپیدیجی 6 مانگ ئەم نەشگەژبوونەتە 6 مانگ سۆلاری 2-3 مانگ بووە ئەلۆنسۆ 7 مانگ بووە میش 4-5 مانگ بووە یعنی زۆرینەی کارەکە لە دەستی ئەنشلۆتی و زیدان ئاماوەتەوە ڕیاڵمەدید دوای مۆرینۆ حەوت ڕایەنەری هەبوو وەکو ناو ئەی نازناوەکان چی بوون لە ماوەی ئەم 13 ساڵەدا ڕیاڵمەدید 6 نازناوی چامپیۆنز لیگی بردوتەوە 4 نازناوی خولی نێوخۆی ئیسپانیای بردوتەوە 2 نازناوی جامی شای ئیسپانیای بردوتەوە 4 نازناوی سوپەری ئیسپانیای بردوتەوە 4 نازناوی 5 نازناوی سوپەری ئەوروپی بردوتەوە 5 نازناوی جامی جیهانی یانەکانی بردوتەوە ئەم ئەرقامانە پێمان دەڵێت مۆرینۆ گەورەترین زیانی بەخۆی گەیان کاتێک ڕانەرایەتی ڕیاڵمەدیدی بەجێهێشت و ڕیاڵمەدرید زۆرترین نازناوی دەستەبەر کرد کاتێک مۆرینۆ لی دابڕە بەڵام زۆرینەی
باسەکان و زۆرینەی بۆچوونەکان لەسەر ئەوە کۆکن کە ئەو تیپە ئەم نازناوانی دەستەبەر کرد جێدەستێکی مۆرینۆی زۆری پێوە دیار بوو بەڵام مۆرینۆ خۆی نەمایەوە لەگەڵ تیپەکەیە و ئەیتر نازان متمانەی پێی نەمابوو یا هەن شتێ بێ بەڵام بە جۆرە لە جۆرەکان ڕیال مەدریدی دوای مۆرینۆ ڕیال مەدریدێکی زۆر ناوازە بۆ تا ئەم 2 ساڵەی کۆتایی بەڵام مۆرینۆی دوای ڕیال مەدرید نەیتوانیوە ئەو مۆرینۆ گەورە و پردەستکەوتە بێت. ئێستا ئەمە سەبارەت بە کارکردنی مۆرینۆ یاخود ڕۆشتنی مۆرینۆ لە ڕیال مەدرید و هەروە ڕیال مەدریدی بێ مۆرینۆش ئەمەش باسێک بوو کە قسەی لەسەرکەین. پرسیارەکە لێرە ئەمەیە لە کاروانی یەکەمی کارکردنی مۆرینۆ لە ڕیال مەدریددا چەندی بۆ خەرج کرا؟ 3 ساڵەی کە ڕانەری ڕیال مەدرید بوو کە بەشێک لە ئەندەرانی ڕیال مەدرید ئەڵێن چی؟ ئەڵێن عەزمی بەرشەلۆنە و هۆکاری هەڵوەشانەوەی تیپەکەی گواردیۆلا و بەرشەلۆنە مۆرینۆ کردی. ئەمە قسەی هاندەرانی ڕیال مەدریدە منوک و خۆی بۆتان باس دەکەم. مەرکاتۆی ڕیال مەدرید لە وێزگەی یەکەمی کارکردنی مۆرینۆ تاوان سەیری گرێبەستکەنە و کاتە گرێبەستکردن نرخی یاریزان چۆن بووە؟ نرخی یاریزان چۆن بوو؟ ئێمە کاڵین ئەم ڕاهێنەرانە نرخی یاریزانیان گۆڕی و ڕانەری کواڵیتی وای کرد نرخی یاریزان ئەوەندە بەرز بێتوانێ ئەنینی کرد کاکە وای لێ هاو 222 میلیۆن یۆرۆ خرایە سەر حساب بانکی یانەوە ئەوەی نیمان. مۆرینۆ لە 3 وەرزدا تاوان تیپیش هەبوو لەم کاتەیە ڕیال مەدرید پێشتری 93 میلیۆنی بە تەنیا یاریزانی یاوە 94 میلیۆنی یاوە دواتر ڕیال مەدرید هاو نزیکی 15 میلیۆنی بە گاریسبێڵا هەرو کاتە ئیبراهیمۆڤیچ نزیکی 95 میلیۆن لەسەر بەرشەلۆنەکەوت یعنی ئەمانە زۆر لە 3 وەرزدا 181 میلیۆن یۆرۆی سەرف کردووە بە چۆن لە وەرزی 2010 بۆ 2011 یەکەم وەرزی کارکردنی مۆرینۆ 93 میلیۆن یۆرۆی خەرج کرد کە چی بوو کە نازناوێکی جامی شای بردەوە کە دواتریش دەچمە سەری. وەرزی 2011 بۆ 2012 55 میلیۆن یۆرۆی سەرف کردووە. لە وەرزی 2012 بۆ 2013 کۆتا وەرزی 38.5 میلیۆن یۆرۆی سەرف کردووە. تاوان بەس باسی سەرفکردنەکەم با بزانی من بۆ هیچ ڕانەرێدا نانیشم بڵێم ئەوەشی ڕۆشت و ئەوەشیات و نەخێر منی لاقەیەوانەم نییە من باسی ئەو بۆکەم مۆرینۆ منی سەرف کردووە چەنی فرۆشتووە چەنی سەرف نەکردووە ئەمە ئیشی من نییە دانیشم پاکانە بۆ مۆرینۆکەم نەخێ ئەگەرچی من خۆشەویستی تایبەتیشم بۆ مۆرینۆ بەس ئیشی من پاکانەکردن نییە بۆ مۆرینۆ من واقعیەتی خۆی بۆ باسەکەم. مۆرینۆ هاتووە 181 میلیۆنی سەرف کردوێت لەم بینات چەنی فرۆشتووە کەیفی خۆیەتی. گرافیکی دواتر گرێبەستەکانی مۆرینۆ چی بوون لە یەکەم وەرزی کارکردنی کە 2010 بۆ 2011 بوو. تامان چی بوو؟ ئێمە زانین دوای مۆندیال بوو 2010 ساڵی مۆندیال بوو لە مانگی تر ئەوانەی کە دەرکەوتن لە مۆندیالە چەند گرێبەستێکی لە مۆندیالیەوە کرد سیان لەو گرێبەستانەی مۆندیال بوون. ئەنخێل دی ماریا لایەنەی بەنفیکاوە ئەرژەنتینی مەسعود ئۆزیل لە یانەی ڤەردە بریمەنەوانەیە کەویش لە مۆندیالدا دەرکەوت سامی خزێرە بامان شێوە لە مۆندیالدا دەرکەوت کە ئێستا لە ستافی ونەری مۆرینۆ شایە ئەش ئەڵمانی بوو. پێدریۆ لیۆن لە خیتافی ئەوانەیە کە یاریزانی خۆیان بوو. ڕیکاردۆ کارڤالیۆ لە چێڵسی ئەوانەیە. سێرجۆ کانالەسیش یەکێک بوون لەو گرێبەستانەی کە مۆرینۆ ئەم 6 گرێبەستەی کرد لە ساڵی 2010 بۆ 2011 و بڕی تێچووی ئەم 6 گرێبەستەش تەنها 93 میلیۆن یۆرۆ لەسەر ڕیال مەدرید کەوت. گرافیکی دواتر لە 2011 بۆ 2012 چی کڕی فابیۆ کوینتراوی کڕی لە بەنفیکا ڕافایل ڤارانیان کڕی پێم وابێ لە ڕینگ بوو یا لە لانس بوو بەخوا جوان بیرم نەماوە. نوری شاینیان کڕی لە دۆرتمۆندەوە خۆسیکایی خۆنیان کڕی لە ئیسپانیۆل حامی داڵتین تۆپیان کڕی لە بایر مونیخۆ کە بەشێکی ئەم گرێبەستانەش فریتیا بووە و هەروەها لۆکا مۆدریچ و دیۆگۆ لۆپێس و مایکەلیسیانی ژاتون ئەمە جگە لە گواستنەوەی مەرکاتۆ حسێب نەکراولەوەی ئەدیبایۆر و کۆمەڵە یاریزانی دیکە کاتون ئەمانە هەمووی گرێبەستی خواستن. ئەمە کۆی گشتی من بۆ چییە بۆ گرێبەستانیا خودە و خواستنانەی پارێتیا بۆ چونکە 15 یاریزان هاتوونەتە ڕیال مەدرید 13 یاریزانیان پارەیان پێدراوی تر پارەکانیان فەرق و جیاوازیە لەگەڵ ئەوەی کە دوو یاریزانیش پارەی پێنیراوە. گەر گرافیکی تر ما بێت سەبارەت بەم بابەتەی مۆرینۆ بەڵێ ئەنجامەکانمان ماوە. تاوان ئەنجامەکانی ئەو 3 ساڵی مۆرینۆ لە ڕیال مەدریددا 3 ساڵ یەکەم ئەنجامی خراپ نەبوون ئەنجامی زۆر باش بوون.
ئەنجامی زۆر باش بوو، بەڵام بەراورد بەو زلیێزی بەرشۆلۆنە بۆ ڕکابەری کە دەسەڵاتی بەسەرای گیرا بوو شتەکان قورس بوو لەسەر مۆرینۆ بەرداوامی بێ لەسەری بە تایبەتی کە تۆ 3 ساڵی ڕێک لە چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگا شکستت تێنە. چۆن ئەنجامەکان چۆن لەماوەی 3 ساڵەدا مۆرینۆ لەو 3 ساڵەدا لە 178 یاری سەرکردایەتی ڕیاڵ مەدریدی کرد. ئەنی ڕێژەکە زۆر باش 128 برنەوەی دەستەبەر کرد کە من بڕوا ناگەم ئێستا ڕانەری تۆپی پێکەتی پێک بەڕێەوە بە لە ماوەی 3 ساڵدا بتوانێت ڕێژە سەرکەوتنە بنووسێتەوە. 128 برنەوەی دەستەبەر کرد لە 28 یاریدا یەکسان بوون بە سەرجەمی هەموو یاری و پاڵەوانتەکانیش 22 شکستی تۆمار کرد. ڕێژەکە بۆ 3 ساڵ زۆرە و کەمیشە، بەڵام بۆ سەردەمەی تۆپی پێ کەم بووە، ینی ئەگەر بەراوردکاری بکەی بە تایبەتی لە زلهێزی بەرشەلۆنە و لە زلهێزی ئینتەریە و کاتویان کۆمەڵی تیپی زۆر بەهێزە بوون. ڕێژەی سەرکەوتنی لە 172 بووە. طبعا مۆرینۆ وەکو ڕاهێنەرێکی لایەنی بەرگری هاتە ڕیاڵ مەدرید، چونکە ئەو بە پلانی بەرگریکردن ئینتەری کردە پاڵەوانی چامپیۆنز لیگ، بەڵام هات لە ماوەی ئەو 3 ساڵەدا لە 178 یاریدا 475 گۆڵی تۆمار کرد. یعنی ئەگەر ئێمە ڕێژەیەکی بۆ وەرگرین بە کۆی گشتی و یارانەی کە ئەنجامی داوە، مۆرینۆ لە ماوەی ئەو بڵین لە ماوەی ئەو چەند ساڵی یا لە ماوەی ئەو 3 ساڵی کە ڕانەری ڕیاڵ مەدرید وە بۆ هەموو یاریەک 2.66 گۆڵی تۆمار کردو. 2.66 واتە 2 گۆڵ و نیو بۆ یاریەک. لە کاتێکە مۆرینۆ هەمومان نەزانین بە ڕانەرێکی بەرگری ناسراوە، بەڵام لە ماوەی ئەو 178 یاریە 2.66 گۆڵی بۆ یاریەک تۆمار کردووە. لە بەرامبەریشتا 168 گۆڵی لێکراوە، واتە ڕێژەکەی کەمترە لە گۆڵێک بۆ هەر یاریەک. یعنی بۆ هەر یاریەک کەمترین ڕێژەکە لەسەری تۆمار کرابێ بۆ گۆڵەکە. واتە ئامار و داتاکانی یەکەم ساڵی کارکردنی مۆرینۆ لە ڕیاڵ مەدریددا ئامارەکان خراپ نین، ئاماری زۆر باشن و ئەمانە ئەمانگەێنێتە ئەو ڕاستی کە ئەو کاتە بۆچی فلۆرنتینۆ پێرێس، یعنی فلۆرنتینۆ پێرێس لە ڕیاڵ مەدرید یاخود فلۆرنتینۆ پێرێس بۆچی بە مۆرینۆی وتووە ئەوەندە یعنی پێداگر بۆ لەسەروی کە ڕانەرایەتی ڕیاڵ مەدرید بە جێنێڵێ لەکەڵم تیپیا بەردامە، چونکە بە پیپیەوەری ئامار و داتاکان مۆرینۆ لە یەکەم وەرزی کارکرد لە 3 ساڵی کارکردنیە لە ڕیاڵ مەدرید ئەنجامەکانی باش بوون، ئەنجامەکانی خراپ نەبوون و ڕێژەکانیشی ڕێژەی زۆر باشن کە شانی قسە لەسەرکردن. طبعا نازناوە ئەنجامەکانیش لە یەکەم وەرزە ئەمە کوتم ئەنجامەکانی مۆرینۆ لە یەکەم وەرزی کارکردنی لەگەڵ ڕیاڵ مەدرید گرافیکی تایبەت بە ئەنجامەکان باوەرگرین لە یەکەم وەرز، چونکە دوایە چینە حاڵەتی شیکاری و ئاڵنگاریانەی کە دێتە بەردەم مۆرینۆ. نازناوەکانی مۆرینۆ لە ڕیاڵ مەدرید لە وێزگەی یەکەم. طبعا ساڵی 2010 بۆ 2011 پلەی دووەمی خولی ئیسپانیە نا بە 92 خاڵ، چونکە بۆ ڕکابەری تیپەکەی گواردیۆلایە کرد. بەرشەلۆنەی ئەو کات خۆتان نەزان چ سامناکێ بووە، کە یەکێک لەو بابەتانەی لەو یاریانەیە کە هەیە کاسیاس و مارسیلۆ ئینتەرویۆشانەیە پێکەوە دانیشتن مقابلەیەەکە، باسی ئەوەیە کاڵێ چی یاریە قورسترین یاری بۆ کە بۆ دەنجامداوە. ئەو باسی ئەو یاریەکە ئەو ساڵی کە یەکەم ساڵی مۆرینۆ هات کە 5 ویج لە نێو یاریگای کامل دۆڕان هاپیچی دەستەکە بەرزەکاتەوە ئاواکە 5 گۆڵەکە. تاوان باسی چیەکە مارسیلۆ لەوەیە زۆر سەراحەت قساکە، ئەڵێ بڕواب کە تۆپمان لە ناو یاریگایە نەبینی، نەمان توانای هەناسەدانمان نەبوون لە نێو یاریگاکەدا. بەرشەلۆنە هێزێکی وای نیشان نای بەرامبەرمان کە یاریە 5 ویج زۆرە. بەڵام هەر لەو ساڵەدا مۆرینۆ پلەی دووەمی خولی ئیسپانیە ناو بە 92 خاڵ قۆناغی پێش کۆتایی چامپیۆنز لیگ ئەنجامدا کە بەرامبەر بەرشەلۆنە و گۆڵەکەی مێسی لە ناو سانتیاگۆ بەرنابیۆ ماڵاوای کرد کە خۆتان زانەوەی ئەسیستە ناوازەکەی بۆسکێس کە مێسی لە ناوڕاستی یاریگاوە ڕۆ گۆڵەکە تۆمارەکە. نازناوی جامی شای ئیسپانیا بردەوە لەسەر حسابی بەرشەلۆنە بە گۆڵە مێژوویەکەی گاریسپێل کە مارک بارترا لە ئاوتەکەەوە تێپەڕێنێ و گۆڵەکە تۆمارەکە. یاخود نە ئەوە ساڵی دواتر پێما بێ گۆڵەکەی لێدانە سەرەکەی کریستیانۆ ڕۆناڵدۆی لە یاریگای مێستایە، ئەوش هەر یاریگای مێستایە بوو کە بە کەلەکە تۆماریەکە ئەوی پێنتۆ گۆڵ پارێزە پێم وابێ ئەوەیە. تو دوانەیەکی چیانە بەخوا ئەویان دوویەک بوو، کەلەکەی ڕۆناڵدۆیە تاو
هاتەوە بیرم کە لەکەی کریستیانۆ ڕۆناڵدۆیە کە دیماریا ئۆڤەرەکەی بووەکە کریستیان ڕۆناڵدۆ سەرەکە تۆمارەکە و نازناوی جامی شایە دەسەبەرەکەن واروان نازناوی جامی سوپەری ئیسپانیش دەوات با بچینە دواتر گرافیکی دواتر ریال مەدرید لەم ساڵەدا کە یەکەم ساڵی دەست بەکاربوونی مۆرینۆ بوو لەگەڵ تیپەکەی گواردیۆلا 5 کلاسیکۆی ئەنجامدا یەک بردنەوەی هێنا ئەویش بردنەوەی جامی شاکە بوو و کە لەی کریستیان ڕۆناڵدۆ کە پێم وتی 2 یەکسانی تۆمار کرد 2 یاری بە بەرشەلۆنە دۆڕان ئەگەر بینە سەر داتاوە مارەکەش ئەمەش هەر خراپ نییە بەڵام سەرکەوتنەکەی بەرشەلۆنە زۆر گەورە بوو کەیچێک لەو کلاسیکوانە کلاسیکۆی پێنجوویچەکە بوو گرافیکی دواتر چونکە بابەتی ئاڵنگارەکان زۆر گرنگترن کە پێکەوە شرۆڤەی تایبەتی لەسەر بین کلاسیکۆی یەکەمی کەنجامیە لەو ساڵەیە لە نێو لالیگا بە 5 گۆڵی بێ وەڵام دۆڕا ئەوە وێنەکەی پێشیە کە ئەو مارسیلۆ زۆر بە خراپی باسی یاریاکە کلاسیکۆی دووەم 1-1 بوون کلاسیکۆی سێم کۆتایی جامی شای ئیسپانیا بە یاریگای میستای ڕیال مەدرید بە گۆڵێکی ڕۆناڵدۆ سەرکەوتنی بەسەر بەرشەلۆنە دانووسیەوە کلاسیکۆی چوارەم یاری چوونی پێش کۆتایی چامپیۆنز لیگی ناو سانتیاگۆ بەرنابیۆ بوو کە 2-0 بەرشەلۆنە بردیەوە کلاسیکۆی پێنجەم یاری گەڕانەوەی پێش کۆتایی چامپیۆنز لیگ بوو لە کامنو کە تێیدا 1-1 یەکسان بوون کە بەرشەلۆنە و ساڵە گەشت یاری کۆتایی چامپیۆنز لیگ بوو نازناوەکەشی لەسەر حسابی مانچستەر یونایتد بردەوانێ پێم وا بێت گرافیکی تایبەت بە ئەنجامەکانیش ئەمەشمان ماوە دیارترین دەستکەوت و ئامارەکانی مۆرینۆ لە ریال مەدریددا چی بووە لالیگا ڕیکۆردی 100 خاڵیکە و ڕیکۆردێکی تایبەتە بە خودی مۆرینۆ و زۆرترین ڕێژەی گۆڵیشی تۆمار کردو ڤیلانیۆڤا ساڵی دواتر 100 خاڵەکەی هێنایەوە لەگەڵ بەرشەلۆنە ڤیلانۆڤای کۆچ کردو بەس ئەم جیاوازەکەی چی بوو 121 گۆڵیان تۆمار کرد ریال مەدرید ینی ڕێژەی گۆڵەکە جیاوازێک نە ڕێک ڤیلانۆڤا دوای مۆرینۆ هەر ساڵی دوایەوە یەکسەر لالیگای بەدەستێنا کە مۆرینۆش نەک دوای مۆرینۆ هەر مۆرینۆ وجودیە بوو 100 خاڵەکەی هێنایەوانێ بەزەوە بوو 121 گۆڵیان تۆمار نەکرد نازناوی لالیگای لە وەرزی 2011 بۆ 2012 بردەوە 100 خاڵ و تۆمارکردنی 121 گۆڵ لە یەک وەرزی خولەکەدا کە ئەمە ڕیکۆردە و ئەم ڕیکۆردە بە مێژووی دەمێنێتەوە بۆ یعنی ریال مەدرید وەک دەبین بەشێکی یاریزانەکانی ریال مەدرید لەو کاتەدا کە نازناوەکەیان بردوێتەوە کریستیانۆ ڕۆناڵدۆ و کۆمەڵە ئێستێریلا و بنزیمێ و ئاربیلۆوایە و کوینترا و پێما بێوەشان ئەیسەری رامێندی و دیماریا لە پشتەوە مە وێنەکێ تایبەت بۆ ئێستینە سەرە مۆرزەی ریال مەدرید با بزانین ئێستا کە مۆرینۆ هاتۆتەوە ریال مەدرید چی بۆ مۆرینۆ کردەوە چونکە دوای دەچمە سەر ئەڵنگارەکان مەرکاتۆی ریال مەدرید لەم هاوێنەیەدا تا ئێستا ریال مەدرید تام خولەکەی کە منم بەرنامەیەتان بۆکەم ریال مەدرید 4 گرێبەستی بۆ مۆرینۆ کردەوە خەرجی ئەم گرێبەستانە 75 میلیۆن یۆرۆ کاش لەسەر ریال مەدرید کەوتووە وەکو پارەدانی نەقد بە تیپەکان پارەدان بە تیپ کە من ئەڵێم پارەدان بە تیپ گرێبەستی کڕینەوەی یاریزانەکە کە دواتر دەچمە سەر گرێبەستە ئازادەکانیش کە دوای باسی لەکەین 75 میلیۆن یۆرۆ بە خەرج دراوە لە کڕینی ئەم 4 یاریزانەیە 5 یاریزان لە تیپەکە ڕۆشتون تەنها 7 میلیۆن یۆرۆیان بۆ ریال مەدرید بەدەستێناوە گرافیکی دواتر گرێبەستەکانی ریال مەدرید چیە کۆکۆریا لە یانەی چەلسی 55 میلیۆن یۆرۆی کاش دراوە بە یانەی چەلسی دێنزەڵ دۆنفرز لە ئینتەر میلان 20 میلیۆن یۆرۆ دراوە بە یانەی ئینتەر میلان کۆناتێ لە لیڤەرپۆڵ هاتۆتە ریال مەدرید بە خۆڕایی بەڵام تێبگە لە وشەی خۆڕایی کۆناتێ موچەکەی بەرزترە لە کۆکۆریا کۆناتێ موچەکەی بەرزترە لە دێنزەڵ دۆنفرز ئیلاقەی ئەوە نییە هەمیشە ئەو گرێبەستانەی دەست خۆش بە ماوە ساداوت ڕاستم کردوانێ خۆم یەکسەر بیرماتوانێ دەست خۆش بێ بیرماتەوە کە گۆڵەکەی ڕۆناڵدۆ بوو دایم ئەو گرێبەستانی بە پارە لەیانەوەیکەی تۆ بە موچێکی کەمتر لەگەڵ یاریزانەکە ڕێکی بەڵام ئەو یاریزانانەی کە تۆ بە گرێبەستی ئازادیانێنی پارە نایی بەیانەکەی موچەی ساڵانەکەی بەرزتر دەبێت ئێستا کۆناتی بە پیلێ کۆڵینەوەکان لە ماوەی 5 ساڵە دەوترێت نزیک بە 100 میلیۆن لە ریال مەدرید وەردەگرێت موچەی ساڵانەکەی بەرزە بەڵام تا ئێستا دقیق ریال مەدرید ڕاگەندراوی بڵاو نەکرێتەوە ئەمە گرێبەستی خۆڕاییە بەرناردۆ سیلڤا بە خۆڕایی هاتۆتە ریال مەدرید بەڵام هەم بێگومان ئەویش موچەیەکی بەرزتر وەردەگرێت لەو یاریزانانەی کە پارەیان پێدراوە بەڵام کە ئەڵین خۆڕایی ئەم تیپە موچەیە یاتێ
لەماوەی ئەم 5 ساڵەیە ئەم موچێرە بەڵام هەموو یاریزانێ موچە ئێستا بۆ نمونە کۆکۆریا 55 میلیۆنیشی پێیراوە موچەی ساڵانەش وەرەگرێ ڕەنگە زۆر لە کۆناتێ زیاتر بکێ ڕەنگە موچەی ساڵانەی کۆکۆریا 10 میلیۆن بێ یا 8 میلیۆن بێ تۆ حسێبیکە لەو 5 ساڵەش 10 میلیۆنەوە 50 میلیۆنیش 55 میلیۆن ئەمە 105 میلیۆن بۆیە گرێبەست تا گرێبەست گۆڕانکاری لێ بەسەری لەوەی کە چەند دەکەی و چەند ناکێ و هەر چەندێکیشە ئەمە کۆمەڵی شیرینی گرێبەستیشەیە کە کۆمپانیاکانی ڕیال مەدرید نیە بۆ نمونە ئەدیداس کە سپۆنسەری ڕیال مەدریدە ئاین با تێبگەی لەم بابەتە ئەدیداس کە سپۆنسەری ڕیال مەدریدە یا کۆمپانیایەکی دیکە فلای ئیمارات کە سپۆنسەری ڕیال مەدریدە لەسەر درێسەکان بۆ نمونە بۆ گواستنەوەی کۆناتێ 10 میلیۆنەیە بە بریکارەکەی 15 میلیۆنەیە بۆ نمونە بەخۆی وەکو هەدێ ئەمە سپۆنسەرەکانێکن عیلاقەی بە ڕیال مەدرید ئەم پارەیە لە خەزانەی ڕیال مەدرید دەرناچێ هەر یانێکی دیکە بۆ نمونە بەرشەلۆنە کە گرێبەستیەکە گرێبەستەیە کۆمپانیا بۆ یەکە ئەو کۆمپانیانەی کە سپۆنسەرین پارە لە خەزانەی یانەکە دەرناچێ بۆیە ئەمانە کۆمەڵی شیرینی گرێبەست وەرەگرن بەڵام ئەمە عیلاقەی بە ڕیال مەدریدەوە نییە من بۆ بهێنمە ناو ڕیال مەدرید بۆ چونکە پارەکە لە حساب بانقی ڕیال مەدرید دەرناچێت یا لە حساب بانقی بەرشەلۆنە دەرناچێت بۆیە باسی ئەمەوە نییە ئەو شیرینی گرێبەستانەوە کۆمپانیاکان و سپۆنسەرەکانەیەن هەروە ئەندریکیش لایانی لیۆن پاش کۆتایەتی ماوەی خواستنەکەی گەڕاوەتەوە ڕیال مەدرید گرافیکی دواتر ئەو یاریزانی کە لە ڕیال مەدرید ڕۆشتون فرانک گارسیا چۆتە ڕیال بیتس بە 4 میلیۆن مارتین چۆتە خیتافی بە 3.5 میلیۆن کارفاخاڵ گرێبەستەکەی تاوا بۆ ڕیال مەدریدی بەجێهێشت دەیڤید ئالابا گرێبەستی تاوا بۆ ڕیال مەدریدی بەجێهێشت دانی سیباسیش گرێبەستی تاوا بوو ڕیال مەدریدی بەجێهێشت ئەمە یاریزانە ڕۆشتەکانی ڕیال مەدریدیش و گرێبەستانی کە لە ڕیال مەدریدنا ئەچمە سەر خاڵە جەوێریەکە پرۆژەی نوێی ڕیال مەدرید لەگەڵ مۆرینۆ ئاچینە لای ئەم بابەتە کەیتر دەچینە سەر پرۆژەکەی مۆرینۆ لەگەڵ ڕیال مەدرید ئەویش ئێستا یینە سەر کاروانی ئەمەمووی داتا و زانیاری ئامانجی پرۆژەی نوێی ڕیال مەدرید چی یەکەم گەڕانەوەی شکۆ بۆ تیپەکە کە ئەڵێن شکۆ مەبەسمان لە بێڕێزیکردن نییە چییە ئەم تیپە قبولکراو نییە 2 ساڵە بێدەستکەوتە لەسەر ئاستی ڕکابەریکردنە لە کاتێکە هاوینی ڕابردوو گرێبەسێکی زۆری شت کردووە کە نزیک سەر و 100 میلیۆنت سەرف کردووە 130 میلیۆنت سەرف کردووە بەڵام تۆ هێشتا نەگەڕاویتەوە بۆ سەرکۆی بردنەوەی نازناوەکان بۆیە کە ئەڵێن گەڕانەوەی شکۆ بۆ تیپەکە واتە گەڕانەوەیەکی شەرەفمەندانە بێت کە ئەم تیپە قورسایی بگەرێتەوە بۆ ڕکابەریکردنی لەسەر نازم دووەم ململانەی نازناو لەسەر ئیسپانیا بەپێی راپۆرتەکان بەپێی داتا و ئامارەکان ئەم ساڵ ڕیال مەدرید پێداگیرە لە وەرزی ئەم ساڵە کە هەموو هەوڵێکی بۆ بێت لەسەر ئاستی ئیسپانیا بگەڕێتەوە بۆ ڕکابەریکردنی بردننی نازناوەکان ئیت سوپەری ئیسپانیایە خولی ئیسپانیا جامی شای ئیسپانیایە گرنگەوەی ڕیال مەدرید ئەبێ بگەڕێتەوە سەر ڕکابەریکردنی بردنەوەی نازناوەکان بێگومان ئامانجی یەکەم خولی ئیسپانیا ئامانجی دواتر جامی شای ئیسپانیا ئامانجی سێم دەبێتە سوپەری ئیسپانیا و هەروەها خاڵی سێمی ژمارەیەکی قورس بێ لە چامپیۆنز لیگ گەرچی دووەرزی ڕابردوو ڕیال مەدرید لە چامپیۆنز لیگ شاوەکو پێویست نەبووە بەڵام بۆ نمونە لە دوامین ساڵی ئەنشلۆتی هەر دوویارەکەی بارسنال دۆڕان لە دوامین ساڵی یاخود لەگەڵ ئەربیلۆواشە هەر دوویارەکەی بە بایرن دۆڕان بەڵام خۆتانزان ڕیال مەدرید ئاستێکی باشی پێشکەش کرد بە تایبەتی لە ڕوبەڕووبوونەوەی بایرنە بەڵام کۆی گشتیم تیپە لە چارێکی کۆتایی ماڵەوەی کرد و لە هەردوو ساڵەکەش هەر دوویارەکەی چارێکی کۆتایی دۆڕانەوە لەبەرەوە ئەبێت ئەم ژمارەیە گۆڕانی بەسەر گرافیکی دواتر لەسەر ئامانج و پرۆژەی نوێی ڕیال مەدرید لەگەڵ مۆرینۆ ئێمە لە ڕیال مەدرید شتێکی سارد و سرمانێ دەمانبینی هاندەران لە نێو سانتیاگۆ بەرنابیۆ وهایان لەکرا ڕەتفعلی یاریزانمانە بینی شەڕکردنی یاریزانمانە بینی کۆمەڵە شتی تایبەت جیاوازمانە بینی بەڕاستی ئەمانە خراببوون بۆ ڕیال مەدرید بۆیە یەکەمین کار کە مۆرینۆ لە ڕیال مەدرید دایکات چییە گەڕانەوەی ڕۆحیەتە کە ئەمە ئاڵنگارەکانی بەردەم مۆرینۆیە کە چییە گەڕانەوەی ڕۆحیەتی یاریکردنە بۆم تیپە ئەم تیپە لە ماوەی ڕابردوو لە یاریکردە بێمتمانەیان پێوە دیار بوو دارمانیان پێوە دیار بوو ڕوخانیان پێوە دیار بوو لە هەموو دۆخەکانە یعنی جگە لە یارەکەی بارینی لێ دەرکە لە نێو ئالیان زەرینە من بیرم نییە 2 ساڵە ڕیال مەدرید یاریە گەونە بە ڕۆحێتێکی گەورە یاریکردێ بۆی یەکەم کاری مۆرینۆی لە پێشینەی کە دەیکا گێڕانەوەی ڕۆحێتی یاریکردنە بۆم تیپە و بە خۆداچوونەوەی تیپەکەیەتی بۆیە میشە پێداگیرە لەوەی کە
بە زووی یاریزانە ئەستێرەکان بجێڕنەوەنێ بۆی کە ڕۆحێتێ بە چونکە خۆتان نەزانن مۆرینۆ یەکێکە لەو جۆرە ڕایەنەرانەی کە حەماسەتێکی گەورەی هەیە وەرلێزانە لەوەی چۆن ڕۆحیەت بە یاریکردنیتی بۆ یاریکردنی یاریزانەکان و ئینفعالی ڕۆژنامە نووس و ڕاگەاندن تێم بە زمانە زۆر خۆشە لە مۆرینۆ دایم دەست پێ کاتان دروستکردنی متمانە مۆرینۆ یەکێکە لەو ڕاهێنەرانەی هەمیشە یاریزانێک کە دەباتە لای خۆی یا یاریزانێک کە لەژێر دەست یاریەکە متمانێکی زۆری پێدەبەخشێت ئێوە گەر لە کاروانی ڕانەراتیکردنی مۆرینۆیە من بینهێنانەوەیەکتان بۆ بکەم لە پۆرتۆیە متمانەی بۆ کۆمەڵێ لاو دروست کرد هاتن یۆروپالی گیان بردە و بە دوایە هەرم تیپەلاوی کرد بە پاڵەوانی چامپیۆنزیگیش لەسەر ئاستی ئەوروپا ئەم متمانە دروستکردن هات چێلسیشی وەرگرت بە سەرۆکاتی ڕامۆن ئەبرامۆڤیچ و کۆمەڵە یاریزانی هێنا بۆ بردنەوەی نازناوەکردنەوەی چەک لەو یاریزانەی کە هێنای دیدیە درۆگبا بوو کە خۆتان زان ئەرقامی لامپارد گۆڕا ئەڵقامی تێری گۆڕا شخصیەتی چێلسی لە چامپیۆنزیگا گۆڕا متمانەی یاریزانەکان گۆڕا کۆمەڵە یاریزانی هێنا متمانەی وای پێبەخشینکردنی بە سوپەرستار کە دیارترینیان لە لای من دیدیە درۆگبا بوو کە بەڕاستی ناوازەیەکی زۆر زۆر تایبەتمەندیە بوو لە چێلسیە پاش چێلسی هاتە ئینتەرمیلان لە ئینتەرمیلانە پاژۆی خولەکانی ناوخۆی دەستەبەر کرد هەڵبژاردننی بۆ چێ کرد وتی من دوو یاریزانم بۆ بێنن با چامپیۆنزیەکەشتان بەرمەوە لە سێم ساڵی کارکردنیە و بوو چی کرد دیگۆ میلیتۆ دیگۆلبەرتۆ میلیتۆ ئەرژەنتینی وارەوە تیاگۆ مۆتای لە جەنەواوە هێنا ئەم دوو یاریزانەی لە جەنەوە کە دوانی پێکەوە بوو بوون لە جەنەوە هێنای وەگرەوەکەشی بردەوانێ متمانەی هێندە بەم دیاریزانانە هەبوو هات چامپیۆنزیگی پێبردنەوانێ چامپیۆنزیگی پێبردنەوانێ و نازناوی چامپیۆنکە دیگۆ میلیتۆ خاوەنی هەردوو گۆڵەکەی یاری کۆتایی بوو کە لە نێو یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ لە بەرامبەر بارن تۆماریان کرد ئەمە جگە لەوەی ڕیال مەدریدی جێڕا سەر سەکۆی بردنەوەی نازناوەکان ڕیکۆردی مێژووی بۆ ڕیال مەدرید دروست کرد و هەروەها قۆناغی چامپیۆنزیک ڕیال مەدرید و کاتێر لە چارێکی کۆتایی دەرەکرا تا مۆرینۆ چوارگۆشەی زەڕینی بۆ بینیەوەن ئیتر دوایی یۆڕۆپا لیگی لەمان سەر بردەوانێ و کۆنفرانس لیگی بۆ ڕۆما بردە یعنی ئەمە ئای سەلمێنێ لە چی ئەمە سەلماندنیەوەیە کە مۆرینۆ متمانەیەکی جیاواز لەگەڵ یاریزانەکان و لەگەڵ یاریزانەکان دروستەکان لەگەڵەوەی کێشەشمان هەیە مۆرینۆ کێشە سەر بە کێشەشە بە ئاماشی تا پێڵێن چارەسەرکردنی کێشەکانی جلگۆڕین لە چارەسەرکردنی کێشەیە زۆر باشە مۆرینۆ وەلامان کاتە لە دروستکردنی کێشەشە زۆر باشە مۆرینۆ ئەم دوولانی و یەکسان هەیە یعنی ئەتوانین بڵێن 100% توانای چارەسەرکردنی کێشەکانی ژووری جلگۆڕینی هانی بۆ نمونە تۆ 5 یاریزانت هەیە ئەتوانێت 100% کێشەی 5 یاریزانە بۆ 3 یاریزانیانە بۆ چارەسەرکە و هەر مۆرینۆ لە توانایدایە بە تەواوەتی تێکی با لەگەڵ دوو یاریزانی هەم پرۆفیسۆری چارەسەرکردنی کێشەیە هەم پرۆفیسۆری نانەوەی کێشەشە لە ژووری جلگۆڕینە چونکە مۆرینۆ سەراحەتە سەرۆفەکە زۆر سەراحەت ڕێگەی باتە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە بابەتی یاریزانەکەی ئاشکراکە بۆیە ئەم جارە ئەرکەکەی قورسە ئەبێت چارەسەری کێشەکانی ژووری جلگۆڕینی ڕیال مەدرید بکات چونکە ژووری جلگۆڕینی ڕیال مەدرید باس لە کوتلە و کوتلەکاری کراوە لە ماوەی ڕابردوو لە ژووری جلگۆڕینی ڕیال مەدریددا باسی ئەم بەرەیە کراوە لەگەڵ باسیەوە بەرەیە لە ژووری جلگۆڕینی ڕیال مەدریددا باسیەوە کراوە کە ڤینیسیۆس ئەڵێ من ئەستێری یەکەمی ڕیال مەدریدم ئەمپاپێ ئەڵێ من ئەستێری یەکەمی ڕیال مەدریدم لە ژووری جلگۆڕینی ڕیال مەدریددا شەڕ هەبووە شەڕی دەستەویەکە لە نێوان چوامینی و ڤالڤێردیدا ڕوویداوە کەواتە کۆمەڵێک کێشەی گەورە هەیە لە نێو ژووری جلگۆڕینی ڕیال مەدریددا مۆرینۆ کە ئەرکەکەی دەست پێ کردووە ئەبێ ئەم کێشانە هەمووی بنەبەر کاو کێشەکان چارەسەر کات چونکە ئەم کێشانە لە ڕیال مەدریددا وجودیە بوو هاوسەنگی و دادپەروەری لە نێوان ئەستێرەکان ئەمە پەیوەندی بە چارەسەرکردنی ژووری جلگۆڕینەوە گۆی پێشتریش بۆم باسکردن ئێمە لێرە بمانێ و نەمانەوێ بێلێنکام وەکو ئەستێرەیەکی گەورەی تیپەکە خۆی نمایشەکە پێی وایە هیچی کەمتر نییە لە ئێمپاپی و ڤینیسیۆس جونیۆر لامان کادا ئێمپاپی و ڤینیسیۆس جونیۆر هەمیشە هەردووکیان وەکو ئەستێرەی یەکەم لەم تیپەیە تەسەڕوف دەکەن هەردوو یاریزانەکە وانیشانیان کە ئەستێرەی یەکەمی ئەمیانێن بۆیە مۆرینۆ ئەرکێکی قورسی لەسەرشانە کە ئەبێ هاوسەنگی بپارێزێت لە دادپەروەریکردن لە نێوان یاریزانەکانە و لە یەکتێگەشتن لە نێو یاریزانەکانە و دروستکردنی هاوڕێتیە کە بکۆی گشتی بێتەوە یەکتی باسی ئەستێری یەکەم لە ڕیال مەدریددا نێڵە یاخودەوەتا ئەگەر ئەستێری یەکەمیش لە ڕیال مەدریددا وجودیە بێ یاریزانەکانی دیکە تێبگەێنێ لەوەی کە ئەم یاریزانە ئەستێری یەکەمی تیپەکەم و پێویستەکە قوبوڵی بکەن
هەو کاتێک کە کاکا هاتە ڕیاڵ مەدرید داوانێ و کریستیانۆ رۆناڵدۆ هات و بنزیما کاکا و کریستیانۆ رۆناڵدۆ هیچیان یعنی بگرە لە 2 ساڵی ڕابردووە هەردووچیان منافس بوون هەم کاکا هەم کریستیانۆ رۆناڵدۆ بەڵام هەمویان قوبوڵی ئەویان کرد کە ئەستێری یەکەمێم تیپە کریستیانۆ رۆناڵدۆ بۆیە ئەبێت هەمان ئەرگێتەوە سەر مۆرینۆ لەوەی کە ئەم ژووری جلگۆڕینە ڕێک بخاتەوانێ و ئیتی خۆتانزان مۆرینۆ پێشتر دەستبەرداری ڕاول گۆنزالێز بووە لە ڕیاڵ مەدریددا دەستبەرداری ڕاول گۆنزالێز کاسیاسی کردو بە گۆڵچی یەدەک بۆیە یعنی ئەم ئاڵنگاریانە دیسان دێتەوە بەردە مۆرینۆ بێ ئەم شتانە بکە شوێنکردنەوەی یاریزانانیەکان لە پێکاتەکەدا تامان ڕیاڵ مەدرید ئێستا خاوەنی ئارنۆڵدا واروە دۆنفرسیشی کڕیوە وەلامان کاتا تۆ کارێراسی کڕی و وەرزی ڕابردوو وەلامان کادا مۆرزە هاتووی کۆکۆریات کڕیوە بۆیە ئەم یاریزانە نوێیانەوە خۆمان نەزانین بۆ دڵی بەرگریەوە بەرناردۆ سیلڤاوە تاڵن خەریکی ڕۆدری و خەریکی ئۆلی یا دیامەندیە و یعنی ڕۆدریگۆیەتەوانێ و بۆیە شوێنکردنەوەی یاریزانە نوێەکان لە پێگاتەکەدا خاڵێکی زۆر گرنگە بۆ مۆرینۆ کاوشەوەی ڕابردووەمە بکاتەوە لە جێبکاتەوە لە پێگاتەکە زۆری پێکانەکان ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ ڕیاڵ مەدرید و بۆ مۆرینۆ چونکە لە ماوەی ڕابردوو ئێمە لە ڕیاڵ مەدریددا کێشێکی زۆر گەورەمان هەبووە کە هەمیشە و زۆر کات پێکانی یاریزانەکانی تیپی یەکەم بوو ئەمە هەمیشە ئاستەنگیشی زۆر گەورەیە لە بەردەم ڕیاڵ مەدریددا بۆیە دەبێت لە تیمی پزیشکیوانێ ئەگەر بزانن چاوی گۆڕانکاری لە تیمی پزیشکیا کردووە هانزفری گۆڕانکاری لە تیمی پزیشکیا کردو چونکە ڕانەر حەقی خۆیەتی کاتێک پێکانەکان لە تیپەکەیدا زۆر دەبێت ئەبێ بزانین تۆ پەیوەندی بە دووشتەوەی یەکەم ڕانەری تواناجەستەیەکەت دووەم پزیشکی تایبەتی تیپەکەت کاتێک تۆ دڵنیای ڕانەری تواناجەستەیەکەت چۆن ئەمەد بۆ جیاکرێتەوە ڕانەری تواناجەستەیەکەت سیرەکەی بە پێی پێکانی یاریزانەکان تۆڵ سەنگاندنیان بۆکی چەند یاریزانجووی بە پێی وەرگرتنی چارەسەری پێکانەکان تۆ چیتە سەر پزیشک یعنی بۆ نمونە یاریزانێک تووشی پێکانە بێ پزیشکێکاڵێمە پێی 2 هەفتەی تر چاوێتوانێ ئەمە تەهیلەکەی بەم جۆراوێ بەڵام کە تەهیلەکە و یەتەوانێ سیرێکی دووبارە تووشی پێکانە بێتەوە یا بۆ نمونە کێشەیەک لە پێکانەکەی لە چارەسەری پێکانەکەی ئەمە پەیوەندی بە پزیشکەکەوەی بەڵام کاتێک دەبینیت یاریزانەکان بە زۆر پێکانە یانی زۆری یاریزانەکانت پێکانە بن سیرێکی لە نێو یاریگادا ماندوێتیکی زۆریان پێوە دیارە ئەمە ئەبێ پێداچوونەوە بکەی بە ڕانەری تواناجەستەیەکانە بۆیە پێکان خاڵی سەرەکی ئەوەی جێمە ڕووداوی ناو یاریگا و بەرکەوتنەوەمانەشمانەیە بەڵام بەرکەوتن زۆر کەمێ بێتەوە کاری پێکان بە بەرکەوتن کەس ناوێتە پێکان ئەم پێداڵم ینی ڕێژەی لە 10 بۆ 120 بۆ ئەو پەڕی 125 بەرکەوت نەبێتەوە کاری پێکان بگرە و ڕێژەیە زۆر بەرزیشەکە دیارم کردو پێکانەکان شتی سروشتین بۆیە ئەمە جگەلەوەی کە قەدەرێکی لایەوە ئەبێ هەموو یاریزانەکان تووشی بن بەڵام وەکو چارەسەرکردنی کێشەکە لای مۆرینۆیە پەیوەندی بە خۆی نیە بەڵکو دەبێت لە ڕێی ڕانەری تواناجەستەکەەوە لە ڕێی پزیشکەکانەوە چارەسەری بکە وارو هەڵسەنگاندنی تاو بۆ پینتۆس و بۆ تیمی پزیشکی تیپەکە بکاتەوە لە پێکانەکانی ڕابردوو بکۆڵێتوانێ بەپی ئەوە قەراربا لەسەرەوەی کە لەگەڵ ئەم ڕانەری تواناجەستەی لەگەڵ ئەم تیوە پزیشکیا بەردەوامیە بێت ڕێخستنەوەی تیپێکی نوێ تەمان مۆرینۆ ئەمە کارێکی ئاسانە لە بەردەمیان چونکە ڕیاڵ مەدرید 2 ساڵە بێدەستکەوتە ئێستای جاریزانێک لە ڕیاڵ مەدریددا ناڵێ 2 ساڵ بەر لە ئێستا چامپیۆنز لیگم بردو توی جاریزانێ ناڵێ من خەڵاتی زەبێستم بردوەوە بە خودی ڤینیسیۆسی شانەکەیەتە تیپەکەوانێ هەمویان لەبێ پابند بە ڕێنمایەکانی ڕانە پۆزلیان لە ڕیاڵ مەدریددا نەماوە منەتکردن لە ڕیاڵ مەدریددا نەماوە چونکە بۆ تۆ 2 ساڵە بێدەستکەوتی ئێستا پێویستت بەوەیە کە جوود و ماندووبوونێکی زیاتر بکەی بۆی کە تۆ بگەڕێتەوە سەر سەکۆی بردنەوەی نازناوەکان بۆیە ڕێخستنەوەی تیپێکی نوێ لە ئێستادا بۆ هەر ڕاگەر مۆرینۆژ نەبووە بۆ ڕانەرێکی تر بۆە ڕەنگە کارێکی ئاسانتر بێ وەک لە ڕانەرەکانی دیکە لەبەر چی لەبەر ئێمە 2 ساڵە ڕیاڵ مەدرید بە دەستکەوتە 2 ساڵە یاریزانەکانی دەستکەوتی نەتاشیان هێناوە نە دەستکەوتی کۆمەڵیان هێناوە ئەمە ئەو ئاڵنگاریانەیە کە لەسەر مۆرینۆ لەسەر دۆخی ڕیاڵ مەدرید بۆم باسکردن ئەمە تەفاسیلی هەموو ڕیاڵ مەدریدە و بێگومان لەگەڵ کۆتایەتنی مەرکاتۆکەش وە لەگەڵ تێپەڕبوونی کاتەکان ئێمە بە دوواداچوون بۆ ماناکەینەوە بەڵام ئەمە کۆی گشتی مۆرینۆیە لە کاروانی یەکەمی ئەوڕۆ لە کاروانی دومی و ئەو ئەرکەی کە دێتە سەرشانی لە وەرزینەدا جێبەجێ بکە بابەتێکی سەرنجڕاکێشمێ پێشەوەی بچمە سەر مێرکاتۆ ئەویش بابەتی وازێنانی یاریزانێکە لە تێنی سەر زەوی بەڵام ئەم یاریزانە چوو دەستی کردو بە تۆپی پێ و چوە بۆیانەیەکی ژیاریەکە
پاژێ وازی لە تێنس سەرزەویەنەوە چییە؟ بابەتەکەمان چییە؟ دۆمینیک تیمی تەمەن 32 ساڵ کام یاریزانەی یەکێک لە هەرە دەستکەوتە گرنگەکان ئێمە هیچێک بوو لەو یاریزانەی کە چاوەڕێی داهاتوویکی زۆر زۆر گەشتی لێ دەکرا دۆمینیک تیم بەڵام پێکان نەیهێژدەم کوڕە پێ بگات لە تێنس سەرزەویە. دۆمینیک تیم یەکێک لە گەورەترین دەستکەوتەکانی کە بەدەستێنەوە بە دەستێنانی نازاوی پاڵەنتی ئەمریکای کراوە بووە کە یەکێکە لە پاڵەنتەکانی گراندی ساڵ بەڵام پێکانەکان وای کرد ئەم یاریزانە نەگا بە خەونەکانی وازی لە یاری تێنس سەرزەویەنە و ئێستا تیم دەستی بە یاری تۆپی پێ کردووە پەیوەندی بەیانەی بادنەری نەمساییەوە کردووە یانەکە لە خولی پلەشتی نەمسا ململانە دەکات پێشتر ژیاری بۆیانەی لێختۆنۆرسی زێدی خۆشی کردو واتە ناڵم لە سەراسێکی باڵایەریەکە بەڵام چییە دوای دایمەم یاریزانە تێنسانە کە واز لە یاریکردێنن یاسنە بواری ڕانە یاسنە بواری شیکاری و کردنەوەی مەدرسەوەم کارانەوە بەڵام نا ئەم هەروازی لە پیشەی تێن سەرزەویەنە هەروازی لە تێن سەرزەویەنەوە بە شێوەیەکی کۆتایی و چییە و خۆی داوەتەوە یاری تۆپ بێکە خولیایەکی خۆیەتی وەجارێکی دیکە پەیوەندی بەیانەیەکەوە کردو بۆی لە ڕکابەرەکانی تۆپی پێدا ڕکابەری لەسەر بکات. بابەتی کۆتاییم بابەتی مەرکاتۆیە ئەوە دەچمە سەر مەرکاتۆ قسەی تاوی لەسەر دەکەم تاوان کۆمەڵی نازناوی دۆمینیکتیمانەیە لە تێنس سەرزەوی ئەمە وەکو پێموتین ئامارەکانە حەڤە نازناوی فەرمی بردووە کە پێموتن چاوەڕی داهاتوویکی گەشتی لێ دەکرا پاڵەوانی ئەمریکای کراوە بووە کە پاڵەنتێکی گراندی ساڵە و پاڵەوانی ئیندیانە وێڵز بووە کە ماستەرزی ساڵ 2019 دوو جار پلەی دومی ڕۆڵانگارۆسی لە 2010 و 2019 ناوە یەک جاریش پلەی دومی ئوسترالیای کراویە ناوە لە ساڵی 2020 ئەمە واتە دۆمینیک تیم لە ماوەی یاریکردنیە 4 یاری کۆتایی پاڵەوانتی گراندی کردووە تەنها نەگەیشتوتە یاری کۆتایی پاڵەوانتی ویمبڵدۆنێکنا لە سێ پاڵەوانتێکی تر سێکی یاری کۆتایی ئەنجامدا. دەچمە سەر مێرکاتۆ کۆتا بابەتم مێرکاتۆ طبعا پاش ئەوەی کە پاریس سەن ژەرمان لە دۆخەکە دوورکەوتۆتەوانێ یانی ڕیاڵ مەدرید گرێبەستێکی نوێی بەپێی داریۆئاس بەپێی ڕاگەیاندەکانی ئیسپانیا ڕیاڵ مەدرید گرێبەستی پێشووی 90 میلیۆن زای 10 میلیۆن وەکو پاداش دیاری کردبوو بۆ دیۆماندی تاوی لایپزیگ دەستبەرداری بێت بەڵام لایپزیگ ڕاستەوخۆ گرێبەستەکەی ڕەت کردوێتەوە. ئێستا ڕیاڵ مەدرید ئۆفەرێکی ئامادە کردووە بە 120 میلیۆن یۆرۆ زای 10 میلیۆن وەکو پاداشتەکان کە جێ بکرێتەوانێ و پێشکەشیانەی لایپزیگێکە لە داهاتوویکی نزیکە بۆ ئەوەی یاریزانەکە دەستەبەر کا و لایپزیگ ڕەزامەندی لەسەرەوە وەکو بڕەپارەکە بە پێی ڕاگەیاندەکانی ئیسپانیا بە پێی دۆخەی کە هەیە لایپزیگ لە بەرامبەر ڕەپارەیە ڕەزامەند دەبێت بۆی کە دیۆماندی پەیوەندی بە ڕیاڵ مەدرید بکات تەنها گرێبەستکردنی پێشکەشکردنی گرێبەستەکە دەمێنێتەوە ڕیاڵ مەدرید لەگەڵ پێشکەشی کرد ئەم کارە چێتە بواری جێبەجێکردن. ئۆلیسێ باوەڕەکانی وتووە خەونیەوەیە لایەنەی ڕیاڵ مەدرید دیاری بکات بەڵام ئۆتۆماتیشی کاتێ ڕیاڵ مەدرید دیۆماندیە دەکرێت ئەم خەونەی ئۆلسێ بە هەموو شێوەیە کۆتایی پێ چونکە قورسە ڕیاڵ مەدرید مەگە دەستبەرداری ڤینیسیۆس بێ هەرهێنانی ئۆلیسێ لە بەرچاوێکنا بەم جۆرە قورسە ئۆلیسێ دەرفەت یاریکردنی لە ڕیاڵ مەدرید بمێنێتەوە. پاریس سەن ژەرمان نرخی بارکۆلای بە 170 میلیۆن یۆرۆ دیاری کردو لەبەر یانەی لیڤەرپوڵ گرنگی پیا و دەوێت بیگوازێتەوە بەڵام قەت بەو نرخە بەخوا کەس ئەو نرخە نایە بە بارکۆلا بە هیچ جۆرە. محەممەد سەلاح بە ساڵانی 12 میلیۆن یۆرۆ لەگەڵ یانەی بێشکتاشی تورکی ڕێکەوتووە ئەمەش موچەیەکی خەیاڵی یانەکانی تورکیا زۆر خراپ دەستیان کردۆ بەکردنی یاریزانان هۆکارێکی سەرەکیش پەیوەندی بەوەیە کە کێشەی باج لە تورکیاکەمەوە حکومەت ڕاستەوخۆش پاڵپشتی گرێبەستەکانی تورکیا ئاکات. ڤۆسینیای تەمەەن 40 ساڵ کە لەم مۆندیالەدا ئاسێکی ناوازەی پێشکەش کرد لەناو ئەو هەموویانەی تۆپی پێەیە بڕیاریدا گەشتی وڵاتی چیلی بکات و پەیوەندی کردو بەیانەی کۆڵۆی چیلیەوە. تا سبەی کاژمێر 4 پێتانەگەمەوە لە بابەت و تەوەرێکی دیکە خواتانەکەڵ.